بینەرانی عزیز بەردەوامین لەگەڵتان ڕێزان خان ئەو پرسیارانەی ئاراستت کران گەر وەڵامیان بێتەوە. پرسیاری یەکەم بۆ ئەو کاکە بەڕێزە کە باسنەوە کە ئەو پرۆژە یاسایە کە تەقدیمکرا ئێمە وەکو هاتلانتیایە نەبووین بەس تەنها ئەوە بووە کە وەکو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئاگادار بین کە ئەو پرۆژەیە تەقدیم کرا و دواتر کاری لەسەر نەکرا. بەڵام من وەکو ڕێکخراوەکەی خۆمانوە باسی لێ بکەم. ئێمە وەکو ڕێکخراوی هاتنان دەڵێن ماوەی 3 ساڵ لەسەر ئاستی عێراق کارەکەین. واتە لە بەغدا بەسرا و هەروە لە کەرکووک زایدەنە محافظانەی کوردستان. ئێمە کارمان کردو لەسەر چی ناساندنی ئەم یاسایە ئەم جەریمەیە نەک چونکە من باس لە یاساکە ناکەم. یاساکە تازەی و لە 4/4ەوە لە عێراقا جێبەجێکرێ. بەڵام ئێمە باس لە گرنگی بوونی ئەم یاسایە و هەروە ئێمە ڕیپۆرتی خۆشمان هەبوو ماگانە تەقدیممان کردووە. یەکێک لە ئیشەهارە گرنگەکانی ئێمە چی بووە؟ بروشەرێکماندانەوە هەر بە ڕێزێکتانە گەرم بروشەرە بخوێنێتەوە ئەتوانێت بە ماوەی 5 دقە لە یاساکە تێبگا. ئەمە بڵاومان کردوەوە لەسەر ئاستی عێراق زیاتر لە 12,000 لەم بروشەرە بە زمانی کوردی و عەرەبی بڵاو کراوەتەوە. زایدەنەوەی لە هەرێمی کوردستانە بە دەرەجەی یەک ئێمە چەند محاضراتێکمان وەرکشۆپێکمان کردوتەوە بۆ دەزگاکانی پۆلیس دەزگاکانی ئاسایش لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی. چەنەها دەورەمان بۆ کردن بۆ ناساندنی ئەمە کە کاتێک کەیسێکی بازرگانی کردن یەتە بەردە چۆن جیاکی تۆ لە کەیسێکی تر بۆ تەعاملکردنی بۆ ڕفتارکردنی ئەمە وەکو بەرنامەیەکی وشیاری کە تا ئێستاش بەردەوامە ڕێکخراوی هاتنان. وابزانم یەکەم ڕێکخراویش بووین کە یاساکە دەرچۆ ئێمە هەر لە ساڵی 2010 کە تەقدیم کرا بۆ پەرلەمانی عێراق ئێمە هەر بە دوایە چوین لەگەڵ چەند ڕێکخراوێکی ترا بۆی بزانین لە 2010 تەقدیمی پەرلەمانی عێراق کرا گەڕێنراوە دواتر لەگەڵ لیژنەی مافی مرۆڤ ئێمە هەر تەنسیقمانە بوو کە یاساکە دەرچوو ئێشتا نەچووە وەقای عێراقی و ئەمە کۆنفرانسمان کرد و کارمان کرد لەسەر ئەو یاسایە. ئێمە وەکو باس لە ڕێکخراوەکەین هەنی ڕەنگە اینجا دوای ئەوەی ئێمە چەند PSA-ەکمان هەیە کە ئێستا هەر لەم بەرنامە بەڕێزا دواییتر بڵاوە کرێتەوە لە رادیۆ لە تەلەڤیزۆنەکانە بڕاومان کردوەوە کە باس لە بازرگانیکردن بە مرۆڤەوەکە. هەرچەنە ئەمە ئیشێکی زۆر نییە بەڵام کە ئێمە توانیمانە بەڵام وەکو ئەوەی کە کاری کرد بێ لەسەری بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوەکەمان بەواجبی سەرشانمان زانیەوە ئێستاش دوای ئەمەش بۆ جێبەجێکردنی یاساکە و هەروەها هەر لەو کۆنفرانسی کە کۆنفرانسەکەی کە کرا لە کۆتاییە ئێمە هەمان ئەم یاسایی کە لە عێراقا دەرەچە کە پەیمانخان خۆی تەنسیقی ئەومان بۆ ئەکاکە سەردانی پەرلەمان بکەین لە لیژنەیەکە بۆی کە ئەم یاسایە باز لەگەڵ سەرۆکی پەرلەمان و ئەندامانی پەرلەمانە بکەین کە ئایا ئەوان کارەکەن لەسەر ئەم یاسایە کەشتی ئێکەن یاخود پرۆژەیەکی تازەیانەیە یاخود وەکو کۆمەلگای مەدەنی ئێمە چی بکەین بۆەوەی کار بکەین لەسەر ئەم یاسایە جێبەجێکرێنە. پرسیاری تر ئاراستە کرابوو؟ بەڕێزی پرسیارێکی تریشی ئاراستە کردم باسی لە ئەم جەریمەیە کە حاڵەتە یاخودە بێ بە دیاردا. بەڕێزم ئێستا ئێمە کێشەکەی ئێمە لێرانی حاڵەت بێ دیاردە بێ هەرچێک بێ ئێمە پێویستمان بە یاسایەکە بۆ ناساندنی ئەمە بۆ بنەبڕکردنی ئەوە. ئەم گەرمە بەستەکەی زیاتر ڕوونکەم بۆچی تا حاڵەتە ئیشی لەسەر پێویست ئەزانی چۆنە لە هەموو وڵاتێکە من باوت پێ بڵم کە کاتێک یاسادانرا یاسادان ڕاستە ئەو پرۆژە یاسایە بەچی لە عێراقا دانراوە غێر پێشتر کاری لەسەر کراوە پێشتر داتا کۆکراوەتەوە ئەینا لە عێراقێکی وا گەورەیە چۆن بەم هەموو کەمایەتی و بەم هەموو چینایەتی بڕیاریانە لەسەر یاسایەکیوە کەواتەمە لە عێراقا ئیشی لەسەر کرا لە هەرێمی کوردستانی شابەشەیەکی ئێمە کە کاتێک وەکوتم هەندام پەرلەمانمان هەیە و لەسەر ئاستی عێراق ئیشی لەسەر کراوە و بە ئومێدیەوەی بەزودم کەواتە ئێمە حاڵت بووە یاخود دیاردە بوو بێ هەبووە وجودی هەیە ئێستا گرنگی ئەوە هەیە کە ئێمە یاسایەکمان هەبێت تایبەت بەمە بۆ بنەبڕکردنی ئەو حاڵەتە یاخودەوە دیاردێ. پرسیارێکی تریشی لێ کردم بەڵێ بەڕێزی پرسیارێکی تریشی لێ کردم بەس وابزانم باسی لاوازی دەسەڵاتی کرد نازانم بیرم چۆتەوە پرسیاری سێمی چی بوو ئەویش هەروە بزانم هەر لەسەر گەربیرێک کەوتەوە وەڵامی بەرەوە. پەیمان خان گەر تۆ بە تا بە کورتی بێ باشترە بۆی فریای تەوەرێکی تریش بکەوین. بەڵێ باشە. شوێنێخان یەکەم کەس بوو کە پرسیارەکانی ئاراستەی من کرد ئەوە یەکەمیان ئەوە بوو کە ئەبوایە ئێمە داکۆکی زۆرترمان لەو یاسایە بکردایە کە پێشکەش کرابوو ئەو پرۆژە یاسایە بۆ هەموارکردنی یاسای بەرەنگاربوونەوەی لەشفرۆشی. ئەمە بەڕاستی ئێمە ئەوەندەی توانیمانیانی هەموو ئەزانن لە پەرلەمانە ئالێتێکەیە کە تۆ چەندەوە پێ بکرێت داکۆکی لەو یاسایە ئەەکەی لەو پرۆژەیەکەی کە خۆت ئیمزاد لەسەر کردووە بەڵام دواتر
دەنگدان ئەچێتە بەردەمی ئەوەی کە چەندێکی پەرلەمان دەنگی لەسەر ئەدات ینی ئەوە ناتوانانی لەوە زیاتر داکۆکی لێ بکەی لەوەی کە قسەی خۆتی لەسەر ئەەکەی ئەوەی کە جیاوازی زۆر بەڵێ جیاوازی زۆر هەیە لە بینی یاسای با بڵێن بازرگانیکردن بە مرۆڤ لەگەڵ یاسای مکافحەی بغا چونکە ئەوەیان بەکرد ئیشاری باشی پێیاکە چەنە جیاوازن لە یەکتر و تەنها ئەنسوری مشتەرەک لە بینیانە مەسلەی وەرگرتنی پارەیەوەیە کە هەردوو لا ڕێکەون لەسەر پارەیەک ئەویان بە ئارەزووی خۆی ئەوەیان بەبێ ڕەزامەندی و ئارەزووی خۆیەتی تایە بۆیە لەگەڵ ئەوەی کە گرنگە یاسای قەدەغەکردنی لەش فرۆشیش تعدیل بکرێت چکە ئەوەش یاسایەکە بۆ حاڵەتی جیاتر ئیشی پێ ئەکرێ گرنگە یاسایەکی لە مەشهبەیە کە هەردووکیان هاوشانی یەک ئەتوانی تۆڕێگە بە دیاردانە بگری. چیاخان پرسیارێکی هەبوو ئەوەیە کە چ ڕێگریەکەیە لە بەردەمی لیژنەکەمانە ئەوەی کە لەش فرۆشی قەدەغە بکرێ بەڕاستی لەش فرۆشی دیاردەیەکی کۆمەڵایەتیە ئەنی هەر ئەو با بڵێن هۆکارانەی کە ئەبێتە هۆی دروستبوونی لەش فرۆشی بۆ خۆی بە دیوێکی ترا ڕێگرە لە بەردەمی ئەوەی کە لیژنەیەکی پەرلەمانی یاخود دەسەڵاتێکی دیاریکرا و ڕێی لێ بگرێەوە کۆمەڵی هۆکاری زۆری شەن کە هەموو ئەوانە بەداخەوە ئەبنە ڕێگر لە بەردەمی لیژنەکەیە کە گرنگترینیان ئێمە ئەو چوارچێوەیە کە بۆ خۆمانمان داناوە کە بە ناوی ئەوەی کە دیاردەیەکی لەو جۆرە نییە و شەرمە ئێمە دیاردەیەکی لەو جۆرە پسەپێنین بکەینە ناسنامەی ئەم با بڵێن هەرێمە شەرممان لەوە نایە کە دیاردەکە ممارەسە بکەین بەڵام شەرممان لەوەیە باسی بکەین و ڕێگری لێ بکەین لەبەر ئەوانە ڕێگرن. مژدەخان پرسیارێکی هەبوو کە ئەو هۆکارانە چین کە خەڵک ناچار ئەکات کۆمەڵێک هۆکاری زۆر گرنگەیە گرنگترینیان هۆکاری ئابووریە زۆربەی ئەوانەی کە بازرگانیان پێکرێ لەبەر خراپی باری ئابووریانە بەوانەشەوە کە ئەهێنرێنە ناو هەرێم ئەوانش کە لە ناو هەرێما کە خەڵکی ئەم هەرێمەن و بازرگانیان پێکرێ هۆکارێکی تر خراپی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە یاخۆت ئەو علاقەیە کە تاکو نێر و مێ لە وڵاتەیە ڕێک ئەخا بە پەیوەندی زەواجیشەوە کە هەموو ئەمانە زۆر جار خراپی ئەوانە و نەبوونی چارەسەرێک و جۆنەگرتن لە حەز و ئارەزووی خەڵکەکان هەموو ئەمانە زۆر جار سەر ئەکێشێ بۆ ئەوی ئەو کەسە لە نائومێدیە ڕێی لە باندێکی بازرگانیکردن بکەوێت کە ئەمێژێکێکە لە هۆکارەکان و زیندانەکان یەکێکی ترن ئێمە بە حکمی گەڕانمان بە زیندانەکانە یەکێکی ترن لە هۆکارەکانی ناچارکردنی خەڵک تێکەڵی زیندانیەکان کەسێکی لەش فرۆش و کەسێک کە لە باندێکی لەش فرۆشیە یا سەرۆکباندێک کە ئەگیرێ لەگەڵ کەسێکە کە بە تاوانێکی ئاساییەوە گیراوە و قەت بیری لە لەش فرۆشی نەکرێتەوە بەیەکەوە لە یەک زیندانان ماوەیەکی زۆر ئەم بێ ئومێدیە و ئەجوای زیندان هۆکارێک ئەبێ لەوەی کە لە چوونە دەرەوەیە پەیوەندی بەو باندانەی بازرگانیکردن بە مرۆڤەوە بکات. ئەخیر پرسیار کە دڵشاد بوو بەڵێ وەڵی من زۆر بە پەلەش قسە ئەەکەم ئەوە بوو کە ناکرێت فعلەن وایە ناکرێت کۆمەلگا دابەش بکرێ بەڵام ئەوەی کە حقیقەت ینی لەسەر حقیقەت ئەبێ ڕابوەستین هەرێکێک لە جەنابتان کە لێرەیان بچووکترین حاڵەتی بازرگانیکردن سوالکردنی مناڵە لە دەرەوەی با بڵێن هەرێم کە هێنراوەتە دەرەوە ئێوە بۆ خۆتان بەس لە ناو ترافیکەکانە بە حاڵەت ئەیبینن یا بە دیاردە ئەیبینن ینی ئەمە ئیتر پێویستی بۆ نیە و ڕەنگە وەڵامەکەی لای جەنابتان بێ ئایا فعلەن دیاردەیە یاخۆت حاڵەتە سپاس. خۆی هەر لە خۆیانەوە باس لە باندەکە بکە بەڵێ زۆر سپاس کاک بەکردی ئێمە لای تۆ سپاسی بەڕستەکەم بنەبوورە تا بە کورتیش بێ باشترە برای هاوکارم پارێزەر کاکردی گواستنەوەی مرۆڤەکان مەسەلەی هیجری غێر شەرعی مەوزوعێکی دیکەیە لێرە هیجری غێر شەرعی کە بە قەسری بڵین ڕەهەندی قەسری تیابێ بڵین زۆرێ ملەی تێدا بێ یعنی سێغڵی تێدا بێت لە یاساکە باسی لێوە کراوە بەڵام ئەو یاسایی ئەو بەشی کە پێدەوتر هیجری غێر شەرعی کە خەڵکان بە اختیاری خۆیان لە بارودۆخێکی سروشتی خۆیانە هیجری غێر شەرعیەکەن قوانین وڵاتەکان تی ئەپەڕێنن ئەوە قوانین دیکە هەیە عیلاجی کردەوە دەزانم کە شتێکی واش بەڕەوە بێتە بەردەم پەرلەمانی عێراق عیلاجی ئەو مەسەلەیە بکرێ و ئەو مەسەلەیەش قەدەغە بکرێ و ڕێگەش نەدرێت کەسانێک کە چوونەتە وڵاتانە و ئیستیقالێکیان کردو کار بە زۆر لەملێ ڕاپێچی وڵاتەکانی خۆیان بکرێتەوە ئەوە مەودایەکی یاسایی دیکەی لەم یاساییانە بەڵام ئەو بەشەی هیجرە کە پەیوەندی بە ئیستیغلال و
زۆرم لێ و خەڵەتاندن و پار لێ وەرگرتن و لێسەندنەوەی جوازات و هەر جۆرێک زۆرەکانی ئێستێقلالکردنەوە هەبێت لە یاسای باسی لێوەکرا و تعریفەکە تەجریمیش کراوە. سەبارەت بە پرسیارەکەی کاک دڵشاد شێ تایبەتمەندە بەوەی ئامار بدە بە بڕای من ئەبێ کۆمەڵێک معاهید کۆمەڵێک ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی من لە سەرەتای ئاماژەم بۆ خاڵایەکە یەکێک لە ئیشەکانی ئەوان پێدانی ئامارە بە دامودەستگا ڕسمیەکان بە ئەوان ئامار بن بە دامودەستگا ڕسمیەکان پشتیوانی بەژماری تێدای بەشتی وقای ئیگریجی تێدای بێ ڕاستەقی نەبێ با دامودەستگایشی ڕسمیکە ئەم ئامارە چێتە بەدەستی تەسەڕوف نەکە ئەو کاتە تۆ ئەڵێ من ئامارم مایە بەڵام ئیشی لەسەر نەکرد بۆی ئێستا بەڵێ معاهیدەکان لە وڵاتە غەربیەکانە بە بەردەوامی ئامارێن بە دامودەستگا ڕسمیەکان هەندێکی ئیشی پێکەن هەندێکی دیکە ئیشی پێ ناکەن گرنگە کار ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەو کارە بکەن بەڕاستی کە تا ئێستا من پێم وایە بەشێک لە ڕێکخراوەکان ئەوە دەکەن هەمویان ئەو کارە ناکەن. سەبارەت بە مەسەلەی زەواجی متعە لە شیعەکان بە زەواجێکی شەرعی ئەزانن يعني بفي مذهبي الشيعة وبلين هلو مرجي مذهبي الشيعة بخوان بشكيان من هم الله ميانا من برسيار ما يكردون بشكيان بزواج شرعي واعتيادي زان بلام أهلي سنة بعموم بزواج الشيعة الشيعة بزواج شيء ناشرعي زاني بزواج شيء بروستي نازاني أم موضوعش لأن سياقي أم هنا أم موضوعاني أم باساني أم باسي بازرقاني كنا وموضوع شيء جوازه. بله سپاس. من پرسیارەکەی و بەڕێزم بکەوتەوە کە باسی لاوازی ڕۆشنبیری یاسا یەکێک لە گرنگترین شتەوەی کە ئەڵێن ئێمە ئەو باندانە بۆچی لە وڵاتانەیە سەر هەڵەیە و ئەم بانداناتوانن بە ئاسانی بازرگانی بکەن بە مرۆڤەوە نەبوونی یاسایە نەبوونی ڕۆشنبیری خەڵکە ئێستا لێرە ئەگەر هەر باندێک هەبێ ئەتن زۆر بە ئاسانی چونکە دیار نین ئەتوانێ ڕەنگە لە ناو حکومەتا بێ ڕەنگە لە شێوەیەک جێگی خۆی کردبێتەوە لە ناو حکومەتا لە ڕێگەی بەرناوی شەریکەیەکەوە هاتبێت ئەم باندە بێ کەواتە ئەو نقطەیە اختیارەکە کە لاوازی ڕۆشنبیری کەسەکانە ئاستی بژێوی کەسەکانە اختیاریانەکە و ئەچێتە ناوێ و بۆی هەڵیانە بژێرێ و بازرگانیان پێوەکە. بەڵێ ڕێزان خان وەکو دوا پرسیاری بەرنامەکە و هەر کۆمنتێکی ئیزافی شتە بوو ئەتوانی ڕۆڵی ڕاگەیاندنەکان لە قۆناغی ئێستاە ڕۆڵی ڕاگەیاندنەکان و ڕۆڵی وەزارەتی پەروەردە چییە لەم قۆناغەیە؟ بەڕاستی من وەکو دەسەڵاتی چوارەمی پێڵن ڕۆڵی ڕاگەیاندنەکان دەورێک ئەبێ ڕۆڵێکی زۆر باشیان هەبێت چونکە ناساندنی یاساکە نازاندنی ئەم جۆرە تاوانە تەوعیەکردنی خەڵک چونکە ڕاگەیاندنەکان لە هەموو ماڵەکانایە ڕاستە ئێمە لە کۆنفرانس بکەین ئیشی قانونی بکەین هەموو ئەمانە جێگەیەکی خۆیەکرێ بەڵام ڕاگەیاندن لە هەموو ماڵێکایە بەڕاستی بێ بەڵام ئەو دەورەی ئەو ئەبێ وەکو خۆی مافی باتی و حەقی باتی قسەی لەسەر بکات چونکە لەبەرەوەی ئەگەر بە شێوەیەکی تر ڕەنگە باسی لێ بکە ڕاگەیاندنەکان تاوانێکی تر یا بە شێوەیەکی پێچەوانتر بگوێزرێتەوە وەکو من بۆیە ئێستا ئەماڵم کاتێک یاسای ڕێگرتن لە تومتیژی خێزانی دەرچوو من بەو ئاراسەیە باسەکەم کە لە ناو ڕاگەیاندنەکانە زۆر بە باشی وەکو خۆی بڵاو نەکرایەوە ئەو بوو دەرهاویشتێکی زۆر ناخۆشی هەبوو کە مامۆستایانی ئاینی زۆر بەرەنگاری بوونەوە لە کاتێکاکەم باسی خێزانێ کرد کە پیاوان و ژنان و مناڵان وەکو یەک بوو لەبەرەوە بە هیوای ئەوەم کە ئەم یاسایە وەکو خۆی بڵاو بکرێتەوە وەکو خۆی ڕاگەیاندنەکان باسی لێ بکە وەکو خۆشی زۆر باش لی تێبگا ڕاگەیاندن ئەو باسی لەسەر بکە ئەمە بە شێوەیەکی گشتی وا دوا قسەی منیش بە ئومێدی ئەوەم پێش دوا قسەی خۆت بەڵێ ئێوە وەکو ڕێکخراوەکانتان وەکو ڕێکخراوی هارتلاند ئەلایەنس بەڵێ چ جۆرە پەیوەندیەکتان هەیە لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندن بۆەوەی ئەوەی دەتانەوێت بڵاوی بکەنەوە بۆ هۆشیاریکردنی خەڵک ئێمە وەکو پێموتی چەند پێڵەن پێسی ینی کورتە نامەیەکە کە بڵاوەکەیتەوە بە هەموو ڕاگەیان نانا بڵاومان کردێتەوە داوامان لێکردو لێرەشەوە منداوا لە ئێوەی بەڕێزەکەم کەم ڕۆیاومەتە دەستی ئێوەکە بڵاو بکرێتەوە ئەمانە هاوکاریەک بنوە هەروەها ئەم ئێمە وەکو ڕێکخراوی هارتلان داواکەین کە زیاتر قسە لەسەر ئەم یاسایە بکرێ کەسانی شارەزا بێت قسەی لەسەرکە ئەندام پەرلەمانەکان و هەروە کەسانی خاوەن دەسەڵات لە هەرێمی کوردستانە کە بە ضرورەتی بزانرێ کە ئەم یاسایە لە کوردستانی شاجێ بەجێ بکرێ یاخود جارێکی تر بە زووترین کات چونکە بە زووترین کات ئەگەر ئێمە بۆستین لەسەرەوەی تا پرۆژەیەک تەقدیم بکرێت تاکو کاتێکی زۆری پێ بچێ ئەمە دیسانەوە چەندێک ماوەیەکی تری پێچە چونکە چەندها پرۆژەی گرنگی ئێستا پەیمانخان خۆی زانێ لە بەردەمایە و خەریکی کارکردنن پرۆژەیەک بۆ ئەمە زۆری پێچێ لەبەرەوە مادەم یاساکە هەیە بە ئومێدی ئەوەم بە ئومێدی ئەم ئەندام پەرلەمانەکان زۆر هاوکارمان بن بە زووترین کات تەشریعێکی پەرلەمانەکانی کوردستان ئەندام پەرلەمانی عێراق ئەوە تا خۆیان لە پشتمان و خۆیان ریاساکەیان دەرکردەوە بە دەستخۆشیەکی زۆرەوە ئەوان ڕێکی باشیان هەبوو لەسەر ئەم دواوتەی من بە ئومێدی ئەوم ئەم یاسایە بە زووترین کات لە هەرێمی کوردستان لە سەرتاسەری عێراقاوەکو خۆی جێبەجێ بکرێ هەرچەندە وەکوتم لە سەرتاشە ئەم یاسایە سەیەکی زۆر باش نییە
یاسایەکە کەم و کوڕیتیایە بەڵام بە ئومێدی ئەوم جێبەجێ بکرێت دواتر کار بکرێت چون کە لە کۆنفرانسی دووەم کە کۆنفرانسێکی ڕێگرتن لە بازرگانیکردن بە مرۆڤەوە بوو کە بەنێو دەوڵەتیکردنی بوو لەم کۆنفرانسەیە بەڕاستی کەسانی زۆر شارەزای لە بەغداد لە شارەکانی تری عێراقوانە هەمان ئەوان ڕێیان هەبوو لەسەر کاسایکی زۆر باش نییە ئێمە بتوانین پێکەوە هاوکاریەکی یەک بە ئەندام پەرلەمانی کوردستان ئەندام پەرلەمانی عێراق کەسانی شارەزا ئەو ڕوکنە قانونیانەی کەلتیایە باز نەکراوە پرۆژەیەکی باش تەقدیمی پەرلەمانی عێراق بکەین و بە زووترین کات چارەسەر بەڵام لە کاتی ئێستا بە ئومێدی ئەوم لە هەرێمی کوردستانیش ئەم یاسایە بەڵێ سوپاس پەیمان خان پرسیارێکت لێ یەکەم و لە خلالی پرسیارەکە شاتوانی دواوتەی خۆت بڵێ ڕۆڵی حکوومەت لەم قۆناغەیە چییە دەبێت حکوومەت چی بکە و تەرخانکردنی بودجەیەک چکەم بێت چ زۆر بۆ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بۆ ئەوەی هاوکاری بن لەوەی کە خەڵک زیاتر هۆشیار بکەنەوە و داتایان بنێ لە چۆن دەبینی تۆ؟ بەداخەوە خۆی تۆ کە تەقیمی ڕۆڵی حکوومەت ئەەکەی بە ئەکیدی هیچ هەوڵێک یا ڕێگرتنی بربەستکردنی هیچ دیاردەیەک بە خۆڕایی ناکرێ بۆیە کاتێک کە تەقیم ئەەکەی تەقیمی حکوومەت لە پلانی حکوومەتەوە بۆ ئەو بودجەی کە دای ئەنێت تۆ تەقیمی ئەەکەی و چەنە ئێحتیمامی یاوە بە بنبڕکردنی ئەو دیاردانە و چەنە توانیوێتی لە بودجەی ساڵا پلانی پڕکردنەوەی کەم و کوڕێک کۆمەڵایەتیەکان یاخۆت نەهێشتنی ئەو دیاردە کۆمەڵایەتیانەی کە زەرری بۆ کۆمەلگای کوردی هەیە دابنێ بەداخەوە من بۆ خۆم ئەوە بەم ساڵەوە 3 ساڵە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبینم لە هیچ ساڵێکە جگە لە دابەشکردنی پارەکە بەسەر وەزارەتەکانە پلانێکی بەرچاوی نییە بۆ دەستخستنە سەر ئەو قەیرانانەی کە ئێستا و قەیرانە کۆمەڵایەتیانەی کە هەیە و شێوازی چارەسەرکردنی بۆیە من دەوری حکوومەت لەوەیە ئەبینم کە لە بودجەی ساڵانەیە و چونکە ئەمە شتێک نییە بڵێ ئەمە کردنەوەی قوتابخانەیە بە 3 ساڵ تەواوی ئەەکەم گرفتی قوتابخانەکان تەواوەکەم ئەمە کێشەیەکی کۆمەڵایەتیە دەردێکی کۆمەڵایەتیە پێویستە پلانێکی چەند ساڵەی هەبێت کە لەو پلانە ساڵەیە بەشە بودجەی دیاریکراوی هەبێ بۆ وەزارەتی پەروەردە کە لە ڕێی سیستمی پەروەردەوە چۆن ئەتوانێت بنەماکانی مافی مرۆڤ لە ڕێگەی پاراستنی مافی مرۆڤەوە ئەم دیاردانە بە خوێندکاران ڕابگەێنێ کە ڕوبەڕووی ببنەوە چۆن لە ڕێی وەزارەتی کۆمەڵایەتیەوە ئیش لەسەر ئەم دیاردێ بکە بە تایبەتی کە چاکسازیەکان بەڕێوەبەرەتی چاکسازیەکان سربەوانن و ئەو حاڵەتانە تێکەڵ نەبێ بەوەی کە تۆ زیاتر تەشەنەی ئەم دیاردەیە نەکەی لە ڕێی چاکسازیەکان و زیندانەکانەوە کە ناونراون چاکسازیەکان و وەزارەتە تایبەتمەندەکانی تریش کە بودجەی تایبەتی ئەوێ لە زمانیانە ئەو بەشە بودجەی کە بۆ ڕێکخراوەکان تەرخان ئەکرێ کە چەندین ساڵە هەروە وەکو بەخشش بە ڕێکخراوەکان ئەدرێ بەبێ ئەوەی کە جێگایەکی حقیقی بگرێ لە چاکسازیە لە هەرێمی کوردستانە کە ئەمە بەڕاستی پێویستی بە پلانێکە کە وەزارەتی پلاندانان لە ڕێی وەزارەتە مختصەکانەوە بەشە بودجەی دیاریکراو بۆ بنبرکردنی ئەم دیاردەیە و دیاردەی لەشفرۆشی و کۆمەڵێک دیاردەی تریشکە هەمویان بەشێکن دوجار ئەبنەوە بەشێک لە بازەکانی بە مرۆڤ دابنێن دواوتە وەکو ڕێزانخان وتی هیوادارم لە هەرێمی کوردستانە بە فعلی ئەو غیابی یاسایە نەمێنێ بەڵام هیوادارم هەم حکوومەت و هەم ڕێزانخان و ئەوانی وەکو ئەویش بیر ئەکەنەوە دەست بگرین بەو مادە دەستوریەی کە حەقیاوە بە دانانی قانون لە هەرێمی کوردستانە بۆ ئەو دیاردانەی هەیە نەکتەعەن لەو مادانە بکەین کە بە یاسا ڕێگە ئەیا بەوەی کە هەرێمی کوردستان یاسای تایبەت بەخۆی هەبێ و بانگەشە بۆ ئەوە بکەین کە پابەند بین بەو یاسایانی کە لە عێراقا دەرەچێت. بەڵێ سپاس کاک بەکردێمە لای تۆ پرسیارەکەمەوەی ڕۆڵی مامۆستایانی ئاینی تا چەند ڕۆڵێکی گرنگە لەم مەسلەیە دواوتەشت. ئەم پێم وایە مامۆستایانی ئاینی پێویستە حیوارێن لەگەڵا بکرێ ئەم شتانیان بەسەرا فەرز نەکرێ هەموو چینی تۆژێک لەناو کۆمەلگای ئێمەیە کە دەور و تەسیری لەناو محیطێکی کۆمەڵایەتی خۆیان هەیە پێویستە حیوار لەگەڵا بکرێ من تەنانەت بە خەڵکی عشایر پێویستە حیوار لەگەڵا بکرێ ئەم مەسائلانە پەیوەندی بە هەمومانەوە هەیە هەرێکێک لە ئێمە ئەگەر ڕۆڵی سلبی ببینێ خوا نەکردە ئەو دیاردەی بە ئاڕاستێکی زۆر خراپ و ترسناک ڕوە حساسترین کەسانێک کە دەور و تەسیری ئیجابیان دەبێت لەم مۆزوعەدا ئەگەر حیوار لەگەڵا بکەین کەسانی ئاینیە مامۆستایانی ئاینی کەسانی مختصی بواری پەروەردە حتا لە کەسانی عشایر ئەوانەی کە لە ڕووی کۆمەڵایەتی و دەوری سڵح و ئەوانە ئەبینن ئەم مەسائلانە نەک بە ئاراستەی مخالفەکردنی یاسا بە ئاراستەی چاکسازی بۆ مۆزوعە ڕێبگرن لەو قەزیە چونکە جاری وایە لە ناوچەکانی دوورە دەستا
ناوچەکانی دوورە دەست خەڵک دیاسە ناناسێ خەڵک ڕموزی عشاعرە ناسێ هێماکانی عشاعرە ناسێ هێماکانی عشاعر هەتا هۆشاریان زیاتر بێ هەتاوکو مەودای کاری چاکسازیان زیاتر بێ زیاتر سیاسە خەڵکی بێ من پێم وایە دەبێت حیوارێکی ڕاستەقینە لە بینی دامەزگاکانی حکوومەت و ئەو ئۆرگانە زیندوانە بکرێت کە تەسیرە لەسەر بڕیاری ڕۆژانی تاکی خەڵک هەیە مامۆسایانی ئاینی لەم مەوزوعدا دەبێت دەوریان پێ بدرێت بە حیوار و گفتوگۆکی ڕاستەقینە دواوتەن پێم وایە ئەم یاسایە ئێمە دەبێت چی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان ئەو بکەین ئەم یاسایە کورد دەنگیاوەتێ لەبەردا ئێمە حساسەتمان بەم یاسایە نەبێت لەوەدا کە لە عێراق دەچۆ لە ڕاستی ئەگەر بە حساسەتمان پێ هەبێ ئێمە کۆمەڵی یاسامانێک ئێستا لە هەرێمی کوردستان ئیشی پێکرد بۆ یاسای عقوبات و یاسای مرۆڤ و ئەو یاسایانی کە ئێستاکە بەرکارن لێرە دەیان یاسامانێک کە بەرکارن لێرە ئەم یاسایانی کوردنگی پیاوە لەبەر ئەوە ئێمە بەرژەوەندیمان لەوەدا بێت کە یاسایەکمان هەبێت لە هەرێمی کوردستان بابیکەین ئەگە بەرژەوەندیشمان لەوەدا هەبێت ئەمە ئینفازکەین با ئەمە بکەین بەڵام بە پرسوڕە لەگەڵ حکوومەتی خۆمان لەگەڵ دامودەزگا و ئیداری ئێرە بۆ ئیکەوە ئەم کارە بە شێوازی بکەین کە لە هەموو بوارێکە لە هەموو ڕۆیەکەوە بە بەرژەوەندی هەرێمی کوردستان بشکێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ مولایەکتان ڕێزان دلێر بەرپرسی بەشی یاسایی لە ڕێکخراوی هارلاند سپاس بۆ ئامادەبوونت کاک بەکر حەمە سەدیق پارلەمانتاری عێراق پەیمان ئازادین پارلەمانتاری کوردستان لە لیژنەی مافی مرۆڤ زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم ماندوم کردن زۆر سپاسی و میوانانەشەکەم کە پرسیارەکانیان ئاڕاستە کردی وادارم کە وەڵامیان وەرگرت بێتەوە بینەرانی عزیز لێرەدا و بەم شێوەیە بەرنامەی بەکراوەیی کۆتایی هات زۆر سپاسی ئەو ستافە ئازیزەکەم کە هەمیشە لەگەڵ من و ماندوو دەبن بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاز و پرسیارەکانتان پەیوەندی بکەن بە لینکی بەکراوەی لە سەر ماڵپەڕی کۆمەڵایەتی فەیسبوک تا بەکراوەیەکی تر بەخواتان دەسپێرم و ماڵتان ئاوا بێت.